بەڕێزان سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش هیوای تەندروستی و لەش ساخی بۆ هەموو لایەکتان نەخوازین هیواخوازین ئەم ئێوارەش پرۆگرامەکەمان پڕ سوودی تەندروستی بێت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. خۆشەویستان بۆم ئێوارە ئێمە میوانداری دکتۆر ئاریان عومەرمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی هاوبەشی تەندروستی قایمقامەتی سلێمانین. کام ئێوارە گفتوگۆکەی لەسەر دەرمان چۆنێتی فرۆشتنی دەرمان و وەکی ئەو کەسانی کە ئەبێت دەرمان بفرۆشن و بەچی شێوازێکیش ئێمە بێت بەکاریان بێنین چونکە ڕەنگە زۆربەمان ئەو مشکلاتانەمان بۆ دروست بێت کە ڕەنگە دەرمانێکمان بەکارهێنابێت لەژێر چاودێری پزیشکانەوە بێت و مشکلی بۆ دروست کرد بێتین. ئەمڕۆ ئێمە وردەکاری ئەو بابەتانە باسەکەین. دکتۆر ئاریان زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ ئەرکومان دووبوونتان و بەردەوام گەڕانتان بەسەر ئەو شوێنانەی کە تایبەتن بە دەرمان و بە فرۆشتنی دەرمان. ئەم ئێوارەش میوانداری ئێمەتان قوبوڵ کردووە بەخێر هاتن دەکەین و زۆر سپاس بۆ ئامادەبوون. خۆشحاڵ بووم. سڵاو لێ و سڵاو لە هەموو بینەرانی خۆشەویست. زۆر سپاس دووبارە بەخێر بێت. دکتۆر ئاریان سەرەتا ئەمێ بزانم لیژنە هاوبەشەکانتان لە کێپێک هاتووە؟ زۆر سپاس. لیژنەی هاوبەشی تەندروستی قایمقامەتی سلێمانی یەکێکە لەو 37 لیژنەی کە لە قایمقامەتی سلێمانی هەیە. ئەو 37 لیژنەیە کە بە شێوەیەکی بەردەوام سەردانی هەموو ئەو سێکتەرانەکەن کە پەیوەندیان بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە. لیژنەی هاوبەشی تەندروستی قایمقامەت لە مانگی 6 2018 لەسەر فەرمانی بەڕێز قایمقامی سلێمانی دروست بووە بە نوێنەراتی چەندین بەڕێوەبەراتی و سندیکا. بەڵێ نوێنەری بەڕێوەبەراتیەکان نوێنەری بەڕێوەبەراتی گشتی تەندروستیە، نوێنەری قایمقامەتی سلێمانیە، بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی، ئاسایش، چاودێری بازرگانی، کوالیتی کۆنتڕۆڵ، هەروە هەردوو سندیکای دەرمانسازانی کوردستان و سندیکای کارمەندانی سلێمانی. و بەرنامە هەبوو کە چەندین سندیکای تریش بێن وەکو سندیکای بەڕێزان دکتۆری دان و هەروە سندیکای پزیشکان. ئەوانش لە بەرنامەیە کە ئەوانش چەندین یاسا و ڕێنمان هەیە، ئەوانش لەوانەیە داخلی سندیکاکی ئێمە بن و درێژە بەکارەکانی ئێمە. لە سەرەتای دامەزراندنی ئەم لیژنەیە ئەرک و کارەکانی ئەم لیژنەیە چی بوون؟ بەڵێ کاری لیژنەکان جێبەجێکردنی ئەو یاسا و ڕێنمانەیە کە هەن. بۆ نمونە ئێمە کاری ئێمە سەردانی ئەو شوێنانەکەن کە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە جا تەندروستی لە ڕووی دەرمانەوە بێ، لە ڕووی تاقیگەوە بێ، لە ڕووی هەر شتێک کە پەیوەندی بە سەحەتی ئینسانەوە هەبێ. ئەم لیژنەیە کە وەکو پێم وتی سەرەتا کە دروست بووین سەردانی دەرمانخانە و نۆریگەکانمانە کرد، هەروە کۆگاکانی دەرمان. لە ئەسنای ئیشکردنەکەی تۆ سیرەکەی هەنێ شوێنی تر هەیە پێویستە سەردانیکی، هەنێ شوێن هەیە پابەنیە بە یاسا و ڕێنما، هەنێ شوێن هەیە مخالەفاتی تێ. لەبەرەوە ئێمە بواری ئیشکردنەکەمان فراوانتر کرد. بۆ نمونە ئێستا تەنها دەرمانخانە نیە، دەرمانخانەیە، کۆگای دەرمانە، نۆرینگە پزیشکەکانە، نەخۆشخانە ئەهلیەکانە، نەخۆشخانە ئەهلیەکان بە مختبەرەکانیشەوە، هەروە مختبەراتی دەریشەوە و هەروەها پێشانگاکانی ئەوانی کە ماوەدی جوانکاری و حەبی ئەو حەبانێک کە دواتر باسییانەکەین و هەروەها کار لەسەر هەنێشتی تریشەکەین بۆ نمونە پەیجەکان و یاخود ئەوانش کە بەوردی هەمویان باسەکەین بەداخەوە کۆمەڵێک پەیجی ئۆنلاین لێسا دروست بوو، کۆمەڵێک دەرمانە فرۆشتە و ڕەنگە مەزاعفاتی لێ بکەوێتەوە و مشکلە بۆ کەسە دروست کات کە بەکاری هێنێ و زەیدن هەندە شوێنی دیکەش. ئەمە سەرەتا باسی چۆنەتی غەرامەکردنی ئەو شوێنانە بکەین یاخود کاتێک ئێوە بەسەر شوێنێک بەسەرەکەنەوە سیرەکەیت کۆمەڵێ سەرپێچی کردووە، بەپی سەرپێچیەکان چۆن سزا بۆ ئەم شوێنە دیاری ئەەکەن؟ بەڵێ گۆژاخان ئێمە هەر شوێنێک ڕێنمایی خۆی هەیە. بۆ نمونە ئەو ڕێنمانی کەی دەرمانخانەیەکە جیاوازە لە هی کۆگایەک جیاوازە لە نۆرینگەیەکان، نۆرینگەیەک لەگەڵ مختبەرێکا جیاوازە. بۆ نمونە ئەگەر باسی دەرمانخانەیەکەین، هەر دەرمانخانەیە کە ئەکرێتەوە مەرج و یاسای خۆی هەیە. ئەم مەرجانە لەلایەن سندیکا و لەلایەن حکوومەتەوە دانراوە. بۆ نمونە ئێمە سەردانی دەرمانخانەیەکەین، پێویستە ئەم دەرمانخانەیە پێش هەموو شتێ مۆڵەتی دەرمانخانەیە بێت. ئەم مۆڵەتە لە ژێر ئیشرافی دکتۆرێکی سەیدەلانی ڕاهێنراوە بێت. ئەمە سەرەتا. دوای ئەوە پێویستە بە بەردەوامی دکتۆری دەرمانساز خاوەن شەهادە یاخود دکتۆرێکی دەرمانسازی بەدیل لەناو دەرمانخانەکە دەوام بکەن. خاوەن شەهادە چۆن یاخود ئەبێت چەندێک خزمەتی هەبێت ئەم کەسانجا دەرمانخانەی هەر کەسێک بۆ نمونە کە لە کۆلێژی دەرمانسازی تەخەڕوجەکە ئێستا بۆی ئەم قەیرانەوە ئەینا جاران شتەکە خۆی سیستماتیکی بەم شێوە ئەڕۆی کە لە کولێ تەخەڕوجە کرد دوای چەند مانگێک مەعامەلات و شتیان ئەبردە ناو بەرەبەراتی تەندروستی و لێوە بەرزەکرایەوە بۆ وەزارەت، لە وەزارەت فەرمانی دامەزراندیانەدرا دا ئەمەزران. دوای ئەوە ساڵێک لە ناو نەخۆشخانەکانی شارە پیانوترێ دەرمانسازی خولاو مەشقکارن، ینی مەشقەکەن مەسەلەن بۆ نمونە لە خەسخانەی جمهوریە، لە تعلیمیە، لە ولادێ، لە هەموو شوێنەکان بۆی لە هەموو بوارەکانی شارەزایان هەبێ لەژێر ئیشرافی دکتۆری دەرمانسازی ڕاهێنراوە سینێری پێدەن. لەژێر ئەوانە ساڵی یەکەم لە ناو خەسخانەکانە ڕۆتیشنەکەن. دوای ساڵی یەکەم 2 ساڵ ئەچنە دەرەوەی شار پێیانوترێ دەرمانسازی پلەبەن. 2 ساڵ لە دەرمانخانی نەخۆشخانەکانی دەرەوەی شارە لە قڕۆ ئەریافە لە
ئیتر لە قەزا و ناحێ و گوندەکانە داوامەکەم دوای ئەم 2 ساڵە پلەکانە گۆڕێ بە دەرمانسازی ڕاهێنرا یەنەوە ناو شار یان ناو شار ئەو کاتە بە شوەیەکی سابت لە ناو دەرمانخانەیەکی نەخۆشخانەیەکی حکومە داوامەکە ئەمە مەرجە بۆ هەموو دەرمانسازێک بۆ کردنەوەی دەرمانخانە ئەمە بووی پێ کە ڕاهێنرا و کەواتە ئەم دەرمانسازە ڕاهێنرا و ئامادەیە کە دەرمانخانەیەک بەرێ بەڕێو بە هەموو شتێک مەشایکی و ئیتر ینی هەموو مەسئولیتێک هەڵ باش کەسێک کە دەرمانسازە پیشەکەی ئەوەیە وەکو باست کردە بێ ئەم چەند ساڵە ئەو خولاتانە ببینێت ئەو شوێنانە ببینێت کە داوامی لێ کردو اونجا پاشان ڕێگەی پێدرێت یاخود مۆڵەتی پێدرێت لە نێو شارە دەرمانخانەیەکی هەبێت ئەی چی بۆ ئەو کەسانەی کە وەکو بەڕێز لە سەرەتا باست کرد لە ڕێگەی پیجێکی ئۆنلاینەوە دەرمانە فرۆشن یاخود لە کۆڵانێک یاخود لە ناو بازاڕە بەناو گیای دەرمان و گژوگیای سروشتی و سیرەکەی کۆمەڵێک دەرمانی تری بەکارهێنێت حەبات بەکارهێنێ بۆ دابەزانی کێشە بۆ قەڵەوکردنی کێشە بۆ نازانم فلان شوێن پێ گەوراکەیت و فلان شوێنی پێ بچووکەکەیتەوە ئەی قسەیەک بۆ ئەمانە یاخود سەرپێچی ئەمانە کاتێکم سەرپێچیان ناکەن سزای ئەمانە چۆن نەدرێت بەڵێ دەست خۆش بۆ باواتێکی زۆر گرنگە یعنی زۆر بەداخەوە کە ئێسام دیاردانە هەن یعنی بووە بە دیاردەش ینی لە حاڵەتانەمەوە زۆر بوو من با ئەوت بۆ تەواوکەم دەرمانخانەکە کە لەوە بینەوە سەر ئەو بابەتی کە جەناب باس کرد ئەم مەرجانە هەن بۆ ئەوەی کە دەرمانسازێک دەرمانخانە بکاتەوە کە ئەم هەموو مەرجە تێپەڕێ بەم هەموو فلترە ئەڕوا لەبەرەوەی بەپێی یاسای لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستیەوە هاتووە ئەڵێ تەنها پزیشکی دەرمانساز بۆ هەیە مامەڵە بە دەرمانەوە بکات بە هەموو شێوەیە لەگەڵیشە لەژێر ئیشرافی ئەوە کارمەندی تەندروستی یان شوێنەکانی جاگرۆ یان یاریدەدەری دەرمانساز بۆ هەیە ئەم ئیشە بکەن لەژێر ئیشرافی دکتۆرێکی دەرمانسازە غێری ئەوە ناقانونیە بەڵام بەداخەوە وەکو خۆشت ئێستا باست کرد ئەبینی ئێستا لە پیجەکانە ڕێکلامەکرێ بۆ هەنێ دەرمان بێجگەلەوەی کە ئەساسی زانستی نیە جارێ پێشەوە دەرمانەکە خۆی هەر قاچاقە تەزویرە نازانی چیتە یعنی بە فلتەری کوالیتی کۆنتڕۆڵە نەهاتوو ئەسڵان گەر فەحسیکی لەوانەیە هەر هەنێ دەرمانی تیا بێ هەر تەندروست نەبێت اینجا کەسێک ڕێکلامی بۆکە یان کەسێک مامەڵی پێوەکە بەم دەرمانەوە هەر لە بواری تووبیانیە هەر شارەزایشی لێ نیە هەیەە لەوانەیە خۆی بۆ بازرگانی بیکایان هەیە ڕێکلامەکە بەرامبەر بڕێک پارە یعنی زۆر بەداخەوە خەڵکی ئێمەش لەوانەیە یاخود کاتیشە کاک دکتۆر هەندێک کات هەیە تۆ دەرمانێک بەکارێنیت فترێک ڕەنگە ڕاستە فعلەن ڕەنگە کێشە زیادکە یاخود داد بەزێنە بەڵام ئەی مزاعفاتەکانی دوای ئەو مشکلە ئەو زیادبوونی کێشە خۆی مزاعفاتە ساید ئیفێکتە ینی ئیفێکت دێ و ساید ئیفێکت دێ ینی تەسیری جانبی هەنێ دەرمانەوە لێکە کە ئەو تەسیرە جانبی شتێکی خراپە شتێکی باش نیە کار لەگەڵ نەخواردنی دەرمانەکە یەکسەر گەڕێتەوە دۆخی یاسایی نەگەڕێتەوە دۆخی یاسایی لەوانەیە دۆخەکەت خراپتر بکە یعنی وانێ مەسەلەن ئەو ماوەیە دۆخەکەت ناتەبیعێت و دوای تەبیعی نا لەوانەیە دوای ئەوە وردە هەنێ حاڵەتی ترتیا دەرکێ و وەساکە خراپتر بێت لەبەرەوە مەسەلەن پێویستە لە ئەرچی ئەمە زیاتر ئەرچی ئەوەیە کە بەردەوام هاوڵاتیان وشارکەنەوە و ڕێنمایەکەن ئاگاداریانکەنەوە کە بە هیچ شێوەیە غێری دەرمانخانەکان یان لەژێر ئیشرافی دکتۆرە دەرمان بەکار نەهێن بۆ نمونە کەسێک هەیە لەوانەیە لە سۆشیال میدیا بەناوبانگ بێ یان پیجەکە بێ بەقوت بێ خەڵک کۆمنتی بۆ بنووسێ لەوانەیە جارێکی ئەو کۆمنتان هەر خۆیان بڵێ من ئەم دەرمانم بەکارێنەوە زۆری سادەم لێ کردووە کە ئەمە هیچ ئەساسێکی نییە ئەمانە هیچ ئەساسێکی نییە یعنی بڕۆ بکە زۆر لە ژەهر خراپترە یعنی خەڵکەکە بە نیەتێکی کڕێ لەولاوە تەسیرێکی تری لێ دەرێت زۆرمان بینی و بیستومانە لەوەی کە لە سەرەتا ڕاستە وەسفی دەرمانێکی کردو بەکاری هێناوە لە کۆتاییە کە زیانی پێگەشت و هەستی بەخۆی کردو ئەنجا کەوتۆتە خۆی و باز لەوەکە و خەڵکی کە ئاگادارەکاتەوەوانەی کە بەکارتان هێناوە یاخود کە بەکاری مەهێنن من چیم بەسەر هاتۆیان کاریگەری چی بۆ لەسەر زۆر ڕاست دەست خۆش اینجا ئێمە ئەمانوێ ئەو شتە ڕوونێ یعنی نەگاتە حاڵەتی وی پەشیمان بن یعنی ناکرێ مەسەلەن کۆمەڵێکی زۆر خەڵک زەرەرمەند بێ اینجا کۆمەڵێکی تر دەرزۆر بن لە ئێستا ئێمانوێ کەس زەرەرمەند نەبێ کەس حاڵەتی نەخوازرا و ڕوونە بەسەریا بۆیە پێویستە ینی دایم بەردەوام هاوڵاتیانی خۆمان وشارکەینەوە کە ئاگیان لەوە بێ حەزەر بکەن لەوەی کە ڕاستە لەوانەیە کەسێک هەبێ تۆزە مەحبوبێ یان خۆشیە بێ یان جەماهیری زۆر بێ ئەم شتە بەکارێنێ ئەو خۆ دڵنیام 100% خۆشی قەنەعەتی بەو شتە هەیە کە ئەمە ینی ئیسفادەی نییە ئیسفادەی نییە ینی بەس لەوانەیە ئیترە و ئیشەکەی لەسەرەوە بێ بازرگانی بێ بەرامبەر بڕەپارەی بیکە خەڵکی ئەمە وابزان ئەم شتە ڕاستە حتا ئەگەر دەرمانەکە باشیش بێ دەرمانەکە باشیش بێ ئەو بۆ نیە ڕێکلامی بۆ بکە ڕێکلامکردن بۆ دەرمان هەر نییە هەنێک دەرمانی دیاریکراو هەیە هەنێشتی مەحدود کە مەسەلەن پێوتری OTC مەسەلەن شتێ بێ بۆ کزانەوەی دڵبێیان حەبێکی سەرێشەی بەسیط بێ غێری ئەوش لەژێر ئیشافی وەزارەتە ئەژنە غێری ئەوە من بەڕاستی ینی لە تۆڕ کۆمەڵاتەکان هێنێشتە بینم فەزیحێ بەڕاستی ینی یەت کەسێکە ڕێکلام بۆ هەنێ دەرمانەکە من خۆم سەیدەلانیم ناتوانم ئەو شتە بکەم هەنێ دەرمان هەیە کە حتا سەیدەلانیش بۆت هەیە مەسەلەن ئەو دەرمانانی کە بەبێ وەسفەی دکتۆرە عەدەدێکی کەمە غێری ئەوە
ئەبێت تۆ لەژێر بەپێی ڕەچەتەی دکتۆر بێ لەژێر ئیشافی دکتۆری قساییە ئەمە تا چەندێک لەژێر چاودێری لیژنە هاوبەشەکانی ئێوەدایە کاتێک ئێوە لەژێر چاودێریتان نییە ئەی کێت لامانە بەرپرسەیە خۆت مشکلەی ئەم شوێنانە چی ئەم شخصیەتانە یاخود ئەم ئەوی تۆڕە کۆمەڵاتەکان پیجەکە ئەمە وەکو شوێنێکی ڕسمی نیە ئێستا دەرمانخان شوێنێکە وجودی هەیە ئەڕۆیتە لای ئەتوانی محاسبەیەکی ئەتوانی وەصلی بۆ بکەی بەڵام بۆ نمونە پیجەکە نازانی چیە ئەمە ئیشی ئێمە قورستراکە و ئەمە لە بەرنامەمانەوە دڵێن هاوڵاتیانیش بەرنامەمان بۆدانەوە پێشتریشمان لەسەر کردووە بەڵام بەو شێوەیە نەبووە وەکلەوەی مەسەڵەن ئەو شوێنانی کە وجودیان هەیە بەو شێوەیە نەبوو ئەمانە ئیشەکەمە تۆزە قورسەکە ئەبێ بۆ نمونە میکانیزمێکی جیاوازتری بۆ بگرینە بەر بڕۆین تەلەفۆنیان بۆ بکەین بیهێنین زەلامەکە بگری ئیجراعاتی لەگەڵاکەی لەبەرەوە ئێمە ئیشەکەی خۆمان هەکەین لەولاشەوە هاوڵاتیانی خۆمان ئاگادارەکەینەوە کە ئاگادار بن بۆ حاڵەتە بەوش ئەو شتانی کە لەو پیجانە لە فەیسبوک لە هەر شتێکە ڕێکلامی بۆکرێ خوانی بە دوور لێ بگرن و مامەڵی پێوەنێک بۆ هیواین کە بەزوترین کاتە و پلانێکە هەتانە بکرێتە جێبەجێکردنەوە چۆن ئێوە دەرمانخانەکان یاخود ئەو شوێنانی تایبەتن بە فرۆشتنی دەرمان لەژێر چاودێری ئێوەیە و بەسەریانەکەنەوە بتوانن ئەوانیشکەن ژێر کۆنتترۆلەوەی تر ئەو مشکلاتانە دروست نەبێ باسی سەرپێچیەکانەکەین لە ئێستاە ئەو کەسانی کە سەرپێچیەکەن و سزاکەش لە بەرامبەریە بەڵام بەر لەوەی کە وەڵام بێتەوە دەچینە لای ناوبڕێکی کورت و لەگەڵتانە بەردەوامە بین. بەڵەوە ڕزانێمە لەگەڵ دکتۆر ئاریان بەردەوامە بین کاک دکتۆر پرسیاری ئەومان کرد کە ئەگەر دەرمانخانەیە یاخود ئەو شوێنانەی کە تایبەتە نازانم تەنها ئێوە دەرمانخانەکان بەسەرەکەنەوە یاخود لە بەشی کەش پێک هاتوو بەسەریکەن و گەر خۆت ئەوە ڕوونکردنەوەی زیاترمان پێبێ و لەگەڵ ئەوەشدا ئەو شوێنانە ینی دیارترین سەرپێچیەکان چین کە ئێوە سزای لەسەردرن لە سزایانیان بەڵێ وەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە دەنا دەرمانخانە نییە مەسەلەن هەموو ئەو شوێنانەیە کە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتی وهەیە بێزگە لەو کۆگاکانن تاقیکەکانن کۆگاکانی دەرمانە نۆرینگەکانە هەموو ئەو شوێنانی وەکو پێشموتی هەر شوێنیان یاسا و ڕێنمایی خۆی هەیە ینی ئەو یاسانی لە دەرمانخانەیەکە جیازە لە مختبەرەکە بەڵام ئێمە وەکو پێموتی هەر شوێنێک یاسا و ڕێنمایی خۆی سەردانی شوێنەکەگەین ئەگەر پابند بوو بۆ یاسا و ڕێنمایانەوە دەستخۆشی لەکەین و هیوای بەردەوامبوونی بۆ خوازین و تاو غێری ئەوە ئەگەر پابند نەبوو بە هەرێشێک لەو خاڵانەوە بەپێی جۆری ئەو سەرپێچیە ئێمە پسۆڵی بۆکەین و دواتر سزادرێت لەوانی هەنی مخالفاتە بێ شتێکی بەسیط بێیان شتێکی عەمدەن نەبێت بەر لەوەی کە بچینە لای سزاکان باسی مەرجەکانمان بۆ بکە بۆ دەرمانخانەکان مەرجەکانتان چی بێت بۆ نمونە لە دەرمانخانە پێویستە وەکو پێم وتی مۆڵەتی هەبێ دکتۆری دەرمانسازی بە شێوەیەکی بەردەوام لێ بێ ئەو دەرمانانی کێن لە شوێنێکی فەرمیەوە هاتبێ بۆی مەسن دەرمان هەیە قاچاقە هەیە تەزویرە هەروەها
بەرواری بەسەرچوونەکەی مثلەن چێکی دەرمانی ئەکسپایرەکەین و دەرمانی مامەڵە نەکرێ بە دەرمانی ئەکسپایرەوە و دەرمانەکە لە شوێنێکی فەرمیەوە هاتبێ و لە هەمووی ممتر بە تایبەت لەم وەرزی گەرمایە هەڵگرتنی دەرمانەکان لە شوێنێکی پلەی گەرمی گونجاوە بێ چونکە هەنێکیان هەیە پێویستە لە سارکەرەوەیە بێ لەوانەیە هەنێ شوێن هەیە نەیزانی بێ هەنێ قەترە هەیە هەنێ کرێمادەیان هەنێ سپرێ هەیە هەنێ دەرزی هەیە پێویستە لە ناو سەلاجا بێ ناو فێنکەرەوە بێ پلەی گەرمێکی دیاریکرەوە ئەم مەرجانە هەیە بەڵام هیچ ڕێنماییەکە دەن ئەو دەرمان سازانە کاتێ لە ناو دەرمانخانەکەیان منەچم علاجێکیان لێ کڕم ڕەنگە لە سایانەوە و ڕێنمایەت پێ نەدەن کا بێت ئەم دەرمانە لە کوێ هەڵبگیرێت ڕەنگە زۆر بەشمان تەنها لە ناو سەلاجەکەمانە هەڵیگرین یاخود لە شوێنێکا دەبنی نازانی ئایا ئەمە گونجاوە ئەو شوێنە بۆ یاخودنا هیچ ئەو ڕێنمایانە ئاگاداریان نەکەن و ڕێنمایانە بە نەخۆشەکان بن ئەوە ئیشێکی پێوترێ هینی میهانیە ئەخلاقی میهانیە ئینسانەکە خۆی بێ بیزانی یعنی هەر ئینسانەکە خۆی بیزانیان دەرمانسازەکە پێویستە چکە ئەمە بە دەرس هەمانە ئەخوێنرێت ینی لە کولیە ئەخوێنرێت کە چۆن مامەڵە بکەیت چۆن شێوازی ئیشکردنی دەرمانسازە بێت چۆن بێت لە دەرمانخانەیە ئەگەر یەکێک خۆینیکە ئەو خۆی کەم تەرخەمە بەڕاستی و ئەو هاوڵاتیش کە ئەڕوا ینی مافی خۆیەتی کە هەموو ڕێنمایەک لە دەرمانسازەکە وەربکرێت ئەگەر خوا نەخواستە دەرمانسازەکە ڕێنمایی پێویستینە یان بە شێوازێکی نەشە و جوابیەوە بۆی هێز کاڵا بکە بەڵام پێویستە قسەکەی جەنابەت زۆر ڕاستە هەموو ئەو زانیارەی پێ بڵێ چۆنە شێوازی بەکارهێنان ماوەی بەکارهێنان شێوازی هەڵگرتن چەندێک هەڵبسری لەکوێ هەڵبگیرێ بۆ ماوەی چەندێک ڕەنگە ماڵ هەبێ شروبێکی هەبێ بۆ مناڵەکەی هەتا و شروبەتی ئەمەنێ هەر بەکاری بێنێ مناڵەکەی ڕاستە ئەوە زۆر مشکلێ یا قەترات بێ یان حەبێ یعنی زۆر مهم من ئەو شتانە شێوازی هەڵگرتنی دەرمانەکە چەندێک دوای هەڵبسرین بەکاربێنرێت چەندێک ئاساییە ئەو شوانێت ئەو شێوازە پێویستە دەرمانسازەکە بە هاوڵاتیەکەی بڵێ وەگەر هاوڵاتیەکە خۆشی نەیزانی مافی خۆیەتی هەموو پرسیارێک بکات لە دەرمانسازەکە و ئەویش پێی بڵێ ئەی لە ڕووی نرخەوە لە ڕووی نرخەوە وەکو چونکە بەنمونە تۆ پاراستۆڵێکە کرێت ئەیتر بەنامە عێراقیە ئەمە ئەڵمانی هەر جۆرێکە سێرەکەی هەمان حەب پارچە پاراستۆڵ لەو دەرمانخانەیە سەرەکەی جۆرێکە لە دەرمانخانەیەکی کە سەرێکی جۆرتر ئەمە ئایا خۆیان ئەم نرخانەدا ئەنێن یاخود ئەگەڕێتەوە بۆ بەنمونە بە کرێ شوێنەکەەوە دەرمانخانەیەک بە گرانترە وەکو لە شوێنێکی کە بەڵێ مەسەلەی سعر ئێمە نوێنەری چاودێری بازرگانیمان لەگەڵ هەروە نوێنەری سندیکای دەرمانسازانیشمانی ئێستا خاڵێک کراوە بە مەرج پێویستە هەموو دەرمانێک کاگا دەدەستی هاوڵاتی نرخی پێوە بێ بۆ نمونە شروبێکە کڕی پێویستە بە چەند ئیفرۆشی نرخەکەی لێبی ئەگەر نرخەکە لەسەر دەرمانەکە دانەنا پێویستە پرنتەرت هەبێ وەسڵێکی بێتێ بۆ نمونە ئەم شروبەت لە ئەم دەرمانخانەیە کڕیوە بەم نرخە ئێمە بەردەوام چێکی سعرەکەینەوە و مراقەبەیەکەین ئەو جیاوازی سعرە ئێمە ئێستا ناتوانین ڕێگری بکەین لە هەرزان فرۆشی بەڵام ڕێگریەکەین لە گران فرۆشی ئەگەر شروبێک لێرە بە 3000 بێ 3000 نرخە قانونەکی خۆی بێ لە دەرمانخانەیەکی ئەولاتر بە 2000 بێ من ناچم محاسبەی هەرزانەکە بکەم نابێکمانە بە دەستخۆشیشی لێکین ڕەچای ڕۆژی هاوڵاتی هەرچەنە ئەو جیاوازی نرخە یعنی سەر لێ تێکچوون دروستەکە لای هاوڵاتی نازانێت کامیان نرخە ئەسڵەکەیتی ئێمە وەکو خۆمان نەزانین وەکو دەرمانساز وەکو لیژنە هەموو دەرمانێکێت بەپی قانونی سندیکا بۆت هەیە تاوەکو لە سایە 25 بخەیتە سەر لە سایە 25 ببوورە زیاتر بوو ئەکرێ بە سەرپێچی و یەکسەر غرامە شەکرێ شوێنەکە ئەوەی کە ئەمە منافەسەیەکی بازرگانی یعنی من ناتوانم ڕێگری بکەم لەوەی لە هەرزان فرۆشی بەڵام وەکو پێم وتی گران فرۆشی بەڵە بە دوواداچوونی بۆکەین و کەواتە پێمان بڵێ سەرپێچەکان بەچی چەند قۆناغ سەرپێچی ئەو دوکانە ئەگرێت خۆی ئەو دەرمانخانە ئەکرێت بەسەرچەوە بەس بۆ ئەوی نرخەش بووی لای هاوڵاتیان وازەح بێ دەرمان کێت دەرمان لە دەرەوەی وڵاتەوە کێتە ناو کۆمپانیاکان و لە کۆمپانیەکاتێک کۆگاکان و لە کۆگاکان بۆ دەرمانخانە لەوێگاتە دەستی هاوڵاتی کە داخڵە بێ لێرە دەستگای کوالیتی کۆنتڕۆڵ خۆی سعرێکی بۆ دانی بۆینێ لەو سعرە گرانتر بفرۆشە ئەو سعرە لە کۆمپانیەوە ئەدرێ بە کۆگا نسبەیەکی محدودە لەوە زیاتری بخاتە سەر مەسەن لیژنەکە پێزانیان سکاڵاکرێ ئەمە یەکسەر ئەکرێ بە سەرپێچی بووی بۆ شوێ ئەگاتە دەستی دەرمانخانەکە لە دەرمانخانەکەشەوە بە وڵاتی ئیش نسبەیەکی محدودی خۆی خێتە سەر لەبەرەوە ئێمە ئاگادارین نرخ شتەکە چۆنە ئەگەر لە هەر شوێنێکا گران فرۆشیە بێ یەکسەر هینێک وەسڵی بۆکەین و سزادرێ جۆری سەرپێچەکان وەکو پێم وتی هەر خاڵێک لەو بەدەر بوو لە ڕێنمایی و لە یاساکان ئێمە یەکسەرێکین بە بچوڵی سەرپێچی بۆ نمونە بچین دەرمانخانەیەک و دەرمانسازی لەنێ یاخود بڕێکی زۆر دەرمانی ئەکسپایری هەبێ یاخود دەرمانێکی تەزویرێ بێ یان دەرمانێکی قاچاقی بێ یان دەرمانێک لە پلەیشی گەرمی گونجاوە هەڵنەگیرا بێ هەموو ئەم شتانە هەر یەکێک لەم مخالەفاتانی هەبوو ئەیکەین بە بچوڵی سەرپێچ و
ئەینەرینەوە بەڕایکەین بە ڕاپۆرت و ئینۆ بە لیژنەی باڵا لە قایمقامەتی سلێمانی دوایەوە خاوەنەی شوێنەکە سەردانیەکە و بەپی جۆری سەرپێچەکە سزاکەی دیاریەکرێت. سزاکانمان لە غرامەوەتیەتی داخستن ئەگەر شتەکە بەسیدی ئاگادارکردنەوە لە سەرەتا ئاگادارکرێت و دووباری نکات و ئەگەر دووبارە کرێەوە یان مخالفەیەکی زەق بوو داخستنە تعاودە ئەمە لە دوای ئاگادارکردنەوە غرامەیە ئەگەر ئەو شوێنە مەسەلەن مخالفەکەی گەورە بوو یاخود پێشتر تعاودی بوو بەڵێ نامی دادنووسێ بوو ئەدرێ بە محکەمە تاوەکو سەحبی مۆڵەتیشیە سەحبی مۆڵەتی ئیشکردن یعنی هەن مخالفە هەیە گەورەی بەستر مەسەلەن خۆی قانونەوە ستێپە ڕۆی هەنگاو بە هەنگاو ئاگادارێکی تو ئاگادار پابەن نەبوو شوێنەکە داخی یاخود تعاودی پێی دوێەوە مخالفە بوو ئەگەر پێویست بە غرامە بوو غراماکری ئەگەرەوە نەبوو ئەدرێ بە محکەمە و کاتە لە ڕێی یاسا و یەک لاکرێتەوە ئەمە شێوازی سزاکانە تاوەکو ینی ئیتر مخالفە گەورە بێ لەوانی محکەمە خۆی یەک لای کاتەوە عقوبەی گەورەتر بە ینی تێی بۆ تاوەکو سەحبی شادش مۆڵەتەکەی لێسەنراوەوە شوێن هەبووە چەند جارێک سەردانمان کردو هەر پابەن نەبووە ئەو شوێنەکە بە تاواتی داخرا و دراوە بە محکەمە. ئەرکو کارەکانیەوە یاخود سەردانیکردنەکانتان لە ماوەی کەرنتینە و لە ماوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو کارەکانتان چۆن بوو یاخود ئەو شوێنانە چۆن بەسەرتان نەکردو چونکە هەندێک لە هاوڵاتیان گلەی ئەویان هەبوو کە ئەو شتانی کە پێویستن بۆ خۆپارێزی وەکو دەمامک و وەکو دەستکێش و زایدن کۆمەڵشتی تر کە بۆ فحسات بەکارە هات نرخەکانیان گران بوو ئەوانتان چۆن بەسەر کردوەوە چۆن مامەڵەتان لەگەڵا کردوون؟ بەڵێ لە ئەسنای لە کاتی کۆرۆنا ینی بەڕاستی لیژنەکان زۆر هیلابوون هەموو لیژنەکان بەتایبەتیشی لیژنەی تەندروستی سوپاس کاری لیژنەکان لەسەر شێوازە ئاسایەکی خۆی هەر بەردەوام بوو ینی ئەو یاسا ڕێنمانە هەر جێبەجێکرا بەڵام خۆ دەزانی کە زروفێکێتە پێشەوە ڕێنمایی تازە دروستە بێت بۆ نمونە کۆرۆنا بەنسبەت ئەمە شتێکی تازە بوو بەڵام هەنێ ڕێنمایی هەیە تازە دەرەچێت بۆ نمونە مەسەلەی خۆپارێزی هەم بەنسبەت هاوڵاتیەوە هەم بەنسبەت دەرمانخانەکەەوە بۆ نمونە پێویستە هەر دەرمانسازێک بۆ نمونە کەمامی هەبێ دەستکێشی هەبێ گاون لەبەرکات شوێنەکەی مەسەن بربەستی هەبێت لە بینی خۆی و هاوڵاتیە سەرتاشتا باسی ئەومان کرد ینی لە پێش پرۆگرام ئەو بربەستە لەلایەن لیژنەکانی ئێوە دانرا و مەرجیشە لە هەموو ئەمەرج هەر ئەسڵەن لەلایەن حکوومەتی شۆ دەرکراوە بۆ ینی شتێکی خۆپارێزیە ینی واقعەکە کە هەموو کەس ئەیزانێ بەڵێ ئەوە کراوە بە مەرج بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەروەها پاکەرە و تعقیم و ئەو شتانەش هەموو بوو بەڵام ئەوەی کە مشکلە بوو گرانبوونی نرخ بوو ئەمە خەتای حکومەت نیە خەتای هاوڵاتی بۆ نمونە چەند کەسێک جەن خۆیان بازرگانیەکەن ینی شتێک بوو چکە وەزعێکی لە ناکاو بوو هات کەمامە نەما لەو کاتەیە ینی ئەزمە دروست بوو هەم بۆ تعقیم هەم بۆ کحولوانە ینی ئامادەسازی نەکرا بوو شتێ بوو هێرشێ بوو لە پڕ هات بوو هەموو مەسەلەن ئامادەسازی نەکرا بوو لەو کاتەیە چەند کەسێک هاتن هەلەکان قۆستەوە بازرگانی خوا بوو نرخیان گران کردبووانە ئەجنا و نرخی ئێسەیە ینی هزار قات فەرقی هەیە لەگەڵ باسی لەبەرەوەی کاتمان زۆر کەمە پێم خۆشە ئەو بەرچاوڕوونیەمان پێ بدەیت باسی جیازێکت کرد کە بۆ پەنجە بەکارێنێت و بۆ پێوانی ئۆکسسیژین پێم وابێت ئەگەر باسێکی ئەومان بکەیت و هاوڵاتیان تاکو چەندێک بتوانە بەوە بکەن دەستخۆش وەکو پێم وتیناڵم لە کاتی کە گەڕانوشتەکە هەنێشتی تازە ئەبین ینی تر یەکسەرە بێ ڕێنمایی تازەی بۆ دەرکی ئەو کەمامەیە ئەم جیازی پەلس ئۆکسیمەترە کە هەم پەلسی لیانی دڵە خوێنێتەوە هەم ڕێژەی ئۆکسسیژین ڕێژەی ئۆکسسیژنی ئەوەی کە مرۆڤەکە هەبوو مەسەلەن بە شێوەیەکی ڕسمی جیهازی باشە بوو هەروە کەمامە پێشتر هەبوو کەمامەکە خۆشبەختانە ئەوانەی کە گرانفرۆشی بوو یەکسەر لەلایەن لیژنەکانەوە کۆنتڕۆڵ کرا و سەعروشتەکەی دابەزێنرا ئەوەی کە لەم چەند ڕۆژەیە بەداخۆ ئێمە دوێنێ سەردانی چەند شوێنێکمان کرد لە بازار سکاڵامان بۆ هاتوو یعنی ئێمە زۆر دەستخۆشی لە وڵاتیانەکەین ئەگەر شتێکیان بینی خێرا ئێمە ئاگادارکەنەوە سکاڵ ئەمە کە ئەیکی بە پەنجۆ چەند چرکەیەکە وەسی و ئەخوێنێت و سکاڵەکان بۆ کردین جافێکی بینەکە و ئەمریکای خوێنێتەوە اینجا هەتا ئەوەی کە پەنجەی خۆشمان کرد دقیق نەبوو یعنی لەگەڵ جیازێکی ئەسڵە تاقیمان کرد و کەمی خوێندو یان چاوەڕێتەکە وردە زیاد بوو یعنی ئەمریکا دیار بوو تەقلید بوو دیار بوو شتێکی خراپ بوو بەڵام ینی هاوڵاتیان پێویست ناکە مەسەلەن زۆر خۆیان بشڵەژێن بۆ ئەم ئامێرە یعنی تا نەگاتە حاڵەتی تەنەفوس مەسەلەن یعنی هین بێت تەنگە نەفەس پێویست ناکات تۆ ئەمە بکەیت چکە جاروە هەرێکی خۆت نەفسیەن قەلق بیلیانی دڵ زیاکات تەنگە نەفەسە بی کۆرۆناشەکە یاخودەوەی کاڕێ بۆ دڵنیای خۆت هەتا نەتیجەکەی دەرەچێتەوە ڕەنگە ئەو ئازارە ببینی هەتا بۆ دەرەکەیەکە ئایا فەحسەکەت نێگەتیڤە یاخود بیزەوت ئەو لایەنە معنیەوە زۆر تەسیر لەسەر مەناعوز بەرگری لەشێ یعنی ئەم جیهازە ضرور نییە ئیلا لە هەموو ماڵێکا هەبێ من بە تەسەوری منوتمە لە گەڕێشێکە یەکدانە هەبێ بەس هەر کاتێکی خوا نەخواستە گەیشتەوەی تەنگە نەفەس بوو بیکە لەوە
مثلا صدفة قرقة همي توش تنگ نفسية به يقيتشك مثلا يك لحظة أتواني هم بيكين أجر جيش تحالتي تنگ نفسي وإتر كإنسانك خوي هستي بيكر إتر أم جازب كي تونا كي تو بيا بتشي بونه خوشانه يعني هيش بيوز ناكا جازكات هبي ونبي أو أنا بس بو بالروتين بو بعادتي هم كزي مر رجعنا كابزانة جنة ماكو جهازي شكلك هلا هم مالك أنا بعد وكاتا مثلا جهازي شكل تو أجر من بيز ناكا هم رجع زام شكلم جنة هر كاته كاريجري كاني شكلم هبو أو كاته خم فحصك هم وتشوم بلا يتورو علاج ورقن بلام أو جهاز إما دوين دسمة بس راكر براسي يعني لو أنا باني لقام قامت قراري لسربين بزين أمانة شون هاتون بو أوا يعني بفلتري كواليتي كنترول هاتونيا لخوه هنا وتاكو كنا يكش نتيجة كي راستاو نتيجة كي لصلص غلط إما جاف معنا كير هاشتاج دقة معنا هاشتاج أرسن بو يخندو يعني أو مشكلة براسي لبرو إن شاء الله أو أنا شرح لكن وهاشتاج يجيب من دوام لهولاتيانا كين هاشتاج حر حالتي شنامان بيني سرداني قام بيقمان أواش أقرته بوسر هاولاتيان أخذ أركي هاولاتيان أو شاريان هبد اشتك أبينيت بزيد بوشونانه تو چون كرنجتو صداني وكوتور زرر من بيت بهوي أو توشي مشكلة بيت بوي أجر حالتي كيوات عم بيني بوي أركي ليش نكاني قاميات وتندرستيش آسان كنت كقداريام كانوا زور سباز بو دكتور آريان عمر سباز بو سرجمرن ما كان سباز بو ميوان دارك بولت كر ليش تنساق مو بهواي سكوتنو بهواي كاري بردوامي دوباره بخير ويسا كم سپاس و سپاس با سپانسری جلوبرگ خانی شم سپانسری جلوبرگ من پوشاکی دنیای فرعیه که من لکاستومالا و فرعی دو میشانه که سرجاده چوارتای کن سر و پارکی آزادیم سپاس با یکاتا کو سابینر مابون حتی کو یاری کی دیگه پروگرامی با پابند بین دبینو میوانی مالکانتان دوباره یاری کی خوش و هوای لش ساختم با خوازین